بانکی زۆری حکوومەتی هەرێم لە لوبنان دەستی بەسەردا دەگیرێت. بۆ دووەم جار کۆمپانیای دیلۆیت لە راپۆرتەکانیدا ئاماژەی بە بڕەپارەیەکی زۆری دەست بە سەراگیراوی حکوومەتی هەرێم کرد کە لە بانکەکانی لوبنان دەستی بەسەرداگیراوە و ڕێگە نادرێت هیچ جموجوڵێکی دارایی پێوە بکرێت و بچێتە دەرەوەی وڵاتیش. حکوومەتی هەرێم خۆی لێ بێدەنگ کردووە و هیچ هەنگاوێکی دیار نییە بۆ لابردنی ئەو هەنگاوەی بانکە لوبنانیەکان و نازاندرێت چارەنووسی پارەکەش بەکوێ دەگات. کۆمپانیای دیلۆیت با بڵاوکردنەوەی زانیاری لەبارەی داهاتی دەست بە سەراگیراوی نەوتی هەرێم لە بانکەکانی لوبنان جارێکی دیکە پرسەکەی وروژاند و لەگەڵ خۆیدا ناوی مۆرتەزا لاخانی گەورە دەڵاڵی نەوتی هەرێمی کوردستانی بۆ بازاڕەکانی جیهان زیندوو کردەوە. لە ماوەی ڕابردوودا داهاتی نەوتی کوردستان ڕاستەوخۆ نەدەچووە سەر حسابی بانکی حکوومەتی هەرێم بەڵکو دەچووە سەر حسابی بانکی کۆمپانیایەکی سەر بە بازرگانێکی نەوتی پاکستانی بە ناوی مۆرتەزا لاخانی. لەوێوە بەشێک لەم پارەیە دەدرا بە حکوومەتی هەرێم و ئەو کۆمپانیا نەوتیانەی کە لە هەرێم کار دەکەن. ئەو سکانداڵە کاتێک ئاشکرا بوو کە بانکێکی لوبنانی نزیک لە بنەماڵەی حەریریەک ملیار دۆلاری کۆمپانیای لاخانیان بلۆک کرد. بەشە زۆرەکەی ئەو پارەیەش پارەی هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کات هەر لەگەڵ بڵاوبوونەوەی دەست بە سەراگرتنی داهاتی نەوتی هەرێم لە لوبنان بابەتەکەی ڕەت کردەوە و وای نیشاندا هیچ پارەیەکی حکوومەتی هەرێم لەسەر ئەژماری هیچ کەسێک بەو ناوەوە نییە و هیچ بڕەپارەیەکیشی دەستی بەسەردا نەگیراوە. بەڵام ڕۆژی چوارشەمە لە نوێترین راپۆرتی کۆمپانیای دیلۆیتدا جارێکی تر ئەوە هاتووە لە کۆتایی چارەکی یەکەمی ساڵی 2021 بڕی 294 ملیۆن دۆلاری ئەمریکی و 310 ملیۆن یۆرۆ لە داهاتی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەژماری بانکی لوبنان گلدراوەتەوە. تا ئێستا بانکەکان لە لوبنان بەردەوامن لە سەپاندنی کۆتوبەند لەسەر جموجوڵی دراوی بیانی بۆ دەرەوەی وڵات و لەو چوارچێوەیەشدا ئەو بڕە زۆرە لە پارەی حکوومەتی هەرێم دەستی بەسەرداگیراوە و نە حکوومەتی هەرێم و نە کۆمپانیەکانی بواری نەوت کە مامەڵەیان لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە ناتوانن هیچ جوڵەیەک بەو پارەیە بکەن. بەردەوام ژمارەیەک پەرلەمانتاری هەرێمی کوردستان و بەشێک لە میدیاکان باسییان لە نادیاری و ناڕوونی داهاتی نەوتی هەرێمی کوردستان کردووە و لە سەرەتای ئەم ساڵیشەوە بابەتی ڕاگررتنی پارەی نەوتی هەرێم لە بانکەکانی لوبنان بووە باسێکی گەرمی نێو میدیاکان و بۆ جارێکی تریژ هەمان بابەت ئەم لە راپۆرتەکانی کۆمپانیا فەرمیەکان و ئەم لە بەدواداچوونی پەرلەمانتار و میدیاکاندا دەبێتەوە بە بابەتێکی گەرم. ئەوەی گرنگە ئاخۆ وەڵامی حکوومەتی هەرێم و ڕێکارەکانی چی دەبن بۆ ڕوونکردنەوە و خستنە ڕووی ئەو باسە و چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتە دەکات. دیلۆیت کۆمپانیایەکی ئەمریکیە بۆ وردبینیکردن و چاودێریکردنی نێودەوڵەتی. ئەم کۆمپانیایە ئێستا گرێبەستی لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە بۆ وردبینیکردنی داهاتی نەوتی فرۆشراوی هەرێم. ناوەڕاستی ئەم ساڵ ئاشکرا بوو کە پەیوەندی بە گەندەڵی سندوقی گەشەپێدانی گشتی لە مالیزیا هەیە و سەرۆکوەزیرانی پێشووی ئەو وڵاتە نەجیب ڕەزاقیش لە دۆسیەکەی تێوەگلاوە. هەر بۆیە کۆمپانیای دیلۆیت بڕیاری دادگای مالیزیای قبول کرد بە قەرەبووکردنەوەی حکوومەتی مالیزیا بە بڕی 8 ملیار دۆلار. واتە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیایە گرێبەستی کردووە بۆ وردبینیکردنی راپۆرتەکانی بواری وزە کە لە گەندەڵیەوە تێوەگلاوە.